بەڵێ بەڕێزان بەردەوامین لەسەر هەواڵەکانمان. باش زۆر باشە میوانێکمان هەیە ئێمە لەگەڵ ئەو میوانەمان قسە دەکەین پاشتان دەگەڕێنەوە سەر باقی هەواڵەکانمان کە ئەم شەو تایبەت بوو ڕووماڵێکی دوور و درێژمان هەبوو سەبارەت بە گەڕاندنەوەی تەرمی ئەو 13 کەسە لە کەناراوەکانی ئیتالیا جانیان لە دەستدا بوو. میوانەکەمان زۆر بەڕێز نەجات محەممەد پارێزەر لە دادگای پەنابەران ڕاستەوخۆ لە بریتانیاوە لەگەڵماندایە. کاک نەجات شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. بۆ خۆت باش دەزانی قاچاقچێتی بە مرۆڤەوە دەکات، دواتە جانی مرۆڤ لە دەستی ئەودایە و بە هەموو مەترسیەکانەوە هەوڵەدەن ئەو مرۆڤانە بگەێنە ئەوروپا جا ئەوە ئێگایان ناگا. بەڵام پرسیارەکەی من ئەوەیە بە پێی یاسا لە بریتانیا چۆن مامەڵە هەم لەگەڵ قاچاقچی هەم لەگەڵ ئەو کەسانەی کە بە نایاسایی دێنە ناو وڵاتی بریتانیاوە؟ شەوتان باش کاک حاتم، کاک جەمال. بەڕێزەکەم من لە ڕێگەی کەناڵەوە سەرخۆشی خۆم ئاراستەیەم و لەماڵانە بکەم زۆر زۆر غەمگینم بەڕاستی هەواڵێکی زۆر ناخۆشە کارە ساتی کە ڕووەدا لە کوردستان داوای لێبوردنەکەم زۆر بڵێ بەڕاستی بەرپرسیارەتیان بابەتە ئەگەر ئێمە بگەن سەر و خاڵێکە جەنابەت باس کرد لە مەسلەی ئارتیکاڵێکی 83 لە مادەی قانونی 83 لە ئەوروپا کە دامەزراوە لەسەر بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە. تەمان دوو جۆر یاسا هەیە بۆ ئەم بابەتە و دوو جۆر بابەتێ لە بابەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە. یەکەمیان مۆجڵکردنی ئەو بابەتەیە، بۆ نمونە چەندها کەس بەناو مۆجۆڵ و بەناو کارکردن و بەناو ئەم بابەتانەوە ئەفرۆشرێن ئەم کەسانەوە بەناو کارکردنەوەیان هێنە ئەم وڵاتانە وەکو بەندێک بەگرێ بەستێک ئەیبەستنەوە بەو بڕەپارێکی زۆر کەم بەکاریان دێنن و ئەم بابەتی کە ئێستا لە بەتایبەتی لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم بابەتە بابەتێکی زۆر کارەساترە لەوە. ئەوەی ترکە من ئاماژەم پێکرد ئەو بابەتێکە بەڕاستی خەڵک ئەیان هێنن بەڕەسمی بۆ ئەم وڵاتانە، بەڵام ئەو ڕێژەپارەی کە بۆیان دائەنرێ، ئەو ڕێژەپارەی کە حسابیان بۆ ئەەکەن لێرە کەمیانەکەنەوە وەکو بڵێ زوڵمیان دەکەن. ئێستا لە بەریتانیا 100,000 کەیسی ئاوا هەیە کە ئەم کەسانە وەکو بابڕێ قوربانین لێرە بەکارکردن هاتون بۆ ئەم وڵاتە، بەڵام ماف و حەقەکانیان پارێزراو نییە لەژێر ڕشێبی کۆمەڵێ بازرگان و خەڵکی کەپیتاڵیزمی ئەم وڵاتەن کە خەڵکانێکن بەکاریان دێن. بۆ نمونە کەیسەیە من کەیسەیە ئەو کەیسەم بینیوە هین ئەفغانیە کەسێک لە ئەفغانستانەوە 15-20 نەفرێنێت لێرەیان خاتە سەر کار پارێکی زۆر کەمیان بۆ حسابەکە بۆ کەسوکارەکەی لە ئەفغانستان. بۆ نمونە ڕۆژانە 10,000 تەبع عێراقی بدات بە خانەوادەکەی لە عێراق و ئەو کەسە لێرە کاری پێ بکە کە لەسەر خۆی ئیسفادیان لێکە ڕۆژانە 80 پاونزگەی $100 ئیسفادیان لێکە، بەڵام بژیانیان ناکەوێتە مەترسیە وەکو مەرگ. بەس ئەم بابەتی کە ئێمە تووشمان بووە ڕوبەڕووی کەسەکانی ئێمە بوون لە کوردستان و لە ناوچەکە ئەوەیە ئەم کەسانە گیانیشانە بە قوربانی ئەو خاڵی کە باسم کرد پێشتر. ئەمانە گرێبەستی کارن و یانێن لێرە بەکاریان دێنن، بەڵام ڕوحان ناکەوێتە مەترسیەوە. بەڵام ئەمانەی خۆمان زۆر لەوە کارەساترە کە ڕوحان نەکەوێتە مەترسیەوە. بۆ بەتەش دادگای ئەوروپا بەگشتی لەو ئارتیکڵ 83 بە بەریتانیاوەش هەمویان کار لەسەر و بابەتاکەن هەر کەسێک بە نایاسایی بێتە ئەوروپاوە خۆی لە ڕاستیە 6 مانگ بۆ 2 ساڵ حکم ئەدرێت. بەڵام کێشەکە لێ ئەوەیە ئەم کەسانێک کاتێک کە ئەگیرێن لە ئەیان بەنە جێتی باڕێن ئەمنی و پۆلیسەوەناوە ئەیان ئەزان ئەمانە قوربانین، ئەمانە فڵیان لێکراوە پێیان وایان بنە وڵاتێک لەوێ جەنەتێکیان بۆیان ڕازاندوێتەوە و بە زەمان ئەیان بەن هیچ کێشەیەک شارنیە. کاتێکە لەگەڵدانا قساکەن چەنە بڕێپاریانداوە ئەم ئارتیکاڵە ئەم شێوازی قسەکردنە ئەم شێوازی ئیفادەدانە لە کاتی گردنیان ئەو سەکشنەیان لەسەر لە ئابا حکمیان بن ئەڵێن ئەمانە خۆیان بوونە بە قوربانی. ئەگەر ئەجینا کەسێک لەسەر برارەکەی لەسەر پرسیارەکەی بەرز ئەگەر کەسێک خۆی پلان دابنا بێ بۆ ئەوروپا بە نایاسایی خۆی بێت و پلانی دانابێ بەڕێگەی مەتاڕ و ئەو جۆرە شێوازانە بێ خۆی ئایدەکان دروستکە و ئەو دۆکمنتی و هەویانە دروست بکات 6 مانگ بۆ 2 ساڵ حکم ئەدرێ بەپێی ئەو یاسایە و ئارتیکاڵی 83 و هەر کەسێکش ئەو کەسانە بەکاربێنێ ئەو کەسەش لە نزیکەی 2 ساڵ بۆ 15 ساڵ حکم ئەدرێ کاری قاچاقچێتی بکات. و ئەم بابەتە گەڕێنەوە بۆ دوو بەشی زۆر لاواز. بەشێکیان حکومەتی ئەو وڵاتانە بەرپرسیارن کە ئەم خەڵکە دێن بۆ هەرێمی کوردستان بێ عێراق بێ هەم وڵاتی چکە بێ ئێمە لیبیامان هەیە کە
کە بەڕاستی ڕێژێکی زۆر خەڵک کە ئەو وڵاتە لە وڵاتەوە هاتن بەریتانە و بۆ تونس کە بۆ ئەوروپا هاتون ڕێژەی کورد زۆر کەمە ئەگەر بەراوردیکەی بە ئەفریقا و بە ناوچەکانی کە باش برێز کەکنەجات ینی نەها هەلوێستی وڵاتی ئەوروپا تایبەت وڵاتی ئەندامی یەکیتی ئەوروپا بەرامبەر پەنابەران چاوایە تایبەت جی پەنابەرێن ژێ ڕۆژلاتی ناوەڕاست لە ڕاستیە یاسای پەنابەری یاسایەکی چەسپاوە لە ئەوروپا و بەریتانیا شەرواوە ئەو وڵاتانەی کە لەژێر با بڵێن ڕشێفی ئیروپیان کۆرت ئۆف کۆنڤێشنن کە لە بەریتانیا و لە ئەوروپاش و ئەم بینبەر بۆ تا ئێستاکە و لە مەسەلەی یاسای مافی مرۆڤ هەموو خۆم دزەکتیشنەکەم ڕسالەکەم لەسەر مافی مرۆڤە ئەو بابەتە چەسپاوە هەموو کەسێ مافی ئەوەیە داوای پەنابەری بکە ئەگەر ئاگدار من لە چەند ڕۆژی پێش ئێستاکە کەسێک کە حەزبێکی داناوە لە بەریتانیا هەڵهات و چوو بۆ وڵاتی چیکەی ئەوروپا کە لەوێ بەتەمای داوای پەنابەری بکە کە خۆی هەڵگری جنسەی بەریتانیا و بەڕەگەچش کەسێکی بەریتانیا بۆیە ماسەلەی مافی پەنابەری من خۆم سپێشەڵایزم لەو بابەتەیە مافی پەنابەری مافەکان چەسپاون و هەموو کەسێ بۆ هەیە داوای پەنابەری بکە لە وڵاتێکە بۆ وڵاتی چکە بەڵام کێشەی ئەم جۆری هاتنی ئەم کەسانە بەم شێوازە وە کێشە لەمە گەورەتر ئەوەیە کاتێککە دێن ئەوروپا لیان نەپرسن بۆچی هاتوون هیچ قەزەیەکیان نییە بیسەلمێنێت چکەم ئێستاکە عێراق بەگشتی و ئەقلیمی کوردستان هەرێمی کوردستان کۆنتاکتێکی تەواوی ڕسمی هەیە لەگەڵ هەموو ئەوروپا و بەریتانیاشی بابەتانە کە ئەمان زۆر باشە کاتێککە داوای دوکەمەند لەسەر ئەو کەساکەن هیچ کەسێکی نییە بەنی ئاگدارەکەنەوە کەسە قەزەی زۆر باشە کاک نەجادیەوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا بۆ خۆشت باش ئاگاداری هەرێمی کوردستان ئێستا زۆربەی وڵاتانی ئەوروپا بە بریتانیاشەوە کۆنسولگەریان هەیە لە هەرێمی کوردستان و باش دەزانن دۆخی هەرێمی کوردستان بە بەراورد بە وڵاتانی ناوچەکە بە عێراق بە تورکیا بە ئێران بە هەموو ئەو وڵاتانی لە هەموو ئەوانە باشترە ئەمە لە لایەک کە ئەوان باشی دەزانن خەڵکانێک هەیە زیاتر لە 5-6 دەفتەر دۆلاری سرف کردووە بۆەوەی بگاتە بریتانیا بەڵام پرسیارەکەی منەوەیە ئایا بەو هەموو زانیاریانەوە ئەو پەنابەرانە یا ئەو پەناخوازانەی کە کوردن بەو شێوەیە گەشتونەتە بریتانیا هیچ ئومێدێکیان هەیە بۆ ئەوەی وەکو پەنابەر لە وڵاتی بریتانیا وەربگیرێن یان نا بەڕێزەکە من زیاتر لە 1600 کەیسم لەلایە باشە کەیسەکان تەبەن جۆرەوە جۆرن کاک حاکم بەڵام ئەوەی کە گرنگە بۆ بەڕستانی ئاماژەکەم ئەو کەسانی کە کوردن چۆن بەڕست ئاماژەت بۆ کرد کە ئێمە لەسەر مەسەلەکان یاریمی کوردستان ئەو کەسانی کە خۆیان کەیسەکانیان پەشەل دێنێتەوە ئەو کاتە ئێمە ئەپیڵەکەین ئێستێنافەکەین واتە تانە دێن لە بڕیارەکەەوەی من بۆ دادگا من لە دادگا لەوێ زیاتر سوود وەرەگرین لە بابەتی مادەی 8 ئارتیکار هێشت کە ئەو کەسانی کە مناڵیان هەیە بۆ ئەو بابەتە زیاتر ئەگەڕێتەوە حکومت مافی مرۆڤ ئەو ڕێگایدا بێ ئەو مناڵە بەویستی خۆی ناتوێت ئەم وڵاتە وادا بە دوای ئەوە برای لەسەردەن کە جواب وەربگرێت بەڵام ئەم بابەتە 3 ساڵ بۆ 4 ساڵ بۆ 5 ساڵ زیاتر ئەیکەشەوە بڕەپارێکی زۆر باشێت ئەم قەزە بێتە دادگا و ببێتەوە بۆیە ئەو کەسانی کە لێرن هەزاران خەڵک ئێستاکە لە وتێلەکانن ماونەتەوە یان ڕەبزیان وەرگرت لەش دەرکراون بەتابەتەوە و کەسانەی مناڵیان یان ژیانی خێزانیان پێک نهێناوە بەڕاستی تووشی ڕوبەڕووی کارەسات بنێتەوە چکەم ئەوان نەیانتوانێت بیسەلمێنن کە ئەمانە ژیانیان لە هەرێمی کوردستانیان لە عێراقیان لە وڵاتی کات لە مەترسیایە کەکنەجات دوزانێ مژارێک گرنگە یانێ نوها مەسەلە ئیتالیا ئەv پەنابەرێن کو نها ژیانە خۆش دەستایی مخابنی بەراوین ئیتالیای ئیتالیا بخوا پێش چەند ڕۆژان یەکەم وڵاتی ئەوروپا بوو کو یەکیتی ئەوروپا دە دخوازی ڤالۆزخانەیە خۆ دیسە لە سووریەڤەکە مژارە سەرەکەشی بۆ پەیوەندیên لەگەل ڕژیما شامê vegerandina penaberane û rewşa Sûriye tu dizanî yanî welatekî ku şerê navxweyî welatekî ku parçekirî bi ser wêyekê de jî İtalya dixwaze niha pêwendiyên xwe li gel Sûriye baş bike bû ku penaberan vegerîne girêdayî wê rewşa penaberên ku ji herêma Kurdistanê diçin gel tu berawird bikî fermû ketine بەڕێزەکەم ئەمە بچمە سەر خاڵێکی زۆر گرنگ کە لە مەسەلەی پەنابەریایە ئەم بابەتە بابەتێکی تاکڕەوی نیە ئیندیڤیدوەڵی بێت بابەتێکە گشتیە و یاسای پەنابەری ئەمە بچمە سەر ئەو خاڵەکە گرنگە هەموو پەنابەرێ دێتە ئەم وڵاتە بە تەمپرەری بەواتە بە کاتی ئەمێنێتە تا قەزەکەی حەلەبێ لە وڵاتی خۆی بۆیە ئەو وڵاتانە کە پەنابەرەکان وەرەگرن بەرپرسن لەوەی کۆنتاکت بە وڵاتەکەەوە بکەن بۆ نمونە حکوومەتە گۆڕێ یاسا ڕێسا ئەو وڵاتی کە لێ هاتووە گۆڕێ قەزەکەی کە حەلەبێ لە ڕێی دادگاوە
ئەو کاتاڵێ ئەم کەسە ئەم قەزەی ئیساکە بۆنمە ئەگەر لەسەری نەماوە ئێوە ئەم کەسانە وەرەگرنەوە ئەو کاتە حکوومەتی بۆنمە سووریا بۆ حکوومەتی هەرێن بۆ هەر وڵاتێکیکە ئەمە بابەتێکی بیسکە بابەتێکی ئەساسیە هەموو وڵاتێک کە پەنابەر وەرەگرێت لە وڵاتانە دوای چەند ساڵێک نامەی ڕسمی ئەنێرێ بۆ ئەو وڵاتی کە ئەوەنە بۆ نمونە پەنابەری هەیە بۆ نمونە هەرێمی کوردستان لە 300,000 پەنابەری لە بەریتانیا هەبێت بریتانیا ئەو پێشنیاری ئاکا ئەڵێ ئەمە پەنابەرەکان لێران ئەو پەنابەرانەی بە تایبەتی کە نەبوونە بە هەڵگری ڕێگەزنامە جنسێ تا 5 ساڵ بۆ 6 ساڵ ئەو مافیانەیە بیان گەڕێنەوە و بۆ ئەم بابەتەش بەڵگەم لەسەرەوەیە کە هۆڵەندا زیاتر لە 5,000 نەفەری گەڕانەوە بۆ وڵاتەکەی خۆی بۆیە ئەم بابەتە بە پێشکاری هەردوو لا کراوە ئەو ئەیسەلمێنێک کە کێشەیان نییە ئەڵێ ئەگەر کێشە هەیە بۆ نمونە ئەم دەکەیسی بۆ نێرە ئەڵێ ئەم قەزەیە ئەگەر لە دادگای هەرێمی کوردستان ئەگەر ئەم قەزەیە وجودی هەیە بمان دەرێ ئەگە وجودی نێمان دەکەسا گەڕێنینەوە بۆیە هەرێمی کوردستان ناتوانێت کەیسێک دروستکە و شتێکی خراپ بکاو بینێرە بێرە بەڵام کەسانە قەزیان هەیە میان چەم ئەو سڵتەیە بەدەستی سووریانی و بەدەستی هەرێمی کوردستانش نییە ئەوە گرێ بەستێک کە ئەینێرێ ئەڵێ ئەمە 5,000 خەڵکیان 2,000 کەسمان وەرگرتووە لە سووریا بە حکومەتی سووریا ئەڵێ ئەم پەنابەرانە ئەتوانێت بگەڕێنەوە هەتا ئەو گرێ بەستە لە تورکیا شەیە تورکیا و سووریا ئێستا تورکیا داوای کردو لە سووریا ئەوانەی کە لاجئن لەوێ بیان گەڕێنەوە بچنە وڵاتەکەی خۆیان دابنیشن اینجا ئەم بابەتی پەنابەری هیچ کاتێک پەنابەری قوڵ زیاتر کەمتر بابەتەکە ڕەبتی بە سیاسەتی باڵێ دیبلۆماسی دوو وڵاتەوە ئەو گەلێک سپاس پارێزەر نەجات محەممەد ژ بریتانیا لەگەڵ